ساڵتان لەبێت بینەرانی کورسات دیوز منە ڕۆتەفیقم لە ئەڵقەی شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر عێراق لە چاوەڕوانی حکوومەتێکی نوێدا دوایەوەی کە پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختە بەڕێوە چوو و ئەنجامی بەرایی هەڵبژاردەکە لەلایەن کۆمسیۆنی باڵای سەربەخۆ بژاردنەکانی عێراق ڕاگەیەنرا ئەنجامی هەندێک لە لایەنەکان دابەزینی کورسیەکانیان بوو زۆربەی لایەنەکانی دیکە کە ئێستا ئەنجامەکانیان بەدڵە دیارە ئەمانش لە ڕوانگەی بەرزبوونەوەی کورسیەکانیانە ململانێ و کێبڕکێ ئێستا لە نێو ماڵی شیعی بەگشتی دەستی پێکردووە بۆ پێکێنانی گەورەترین کوتلەی پەرلەمانی بۆی کە ڕابسپێرێن بە پێکێنانی حکوومەتی نوێی عێراق و سەرۆکوەزیران لەوان بێ بەگشتی لە لایەشی دیکەشەوە ناڕەزایی خۆپشاندان هەیە لەلایەن ئەو لیست و کوتلە و هاوپەیمانیانەی کە نەیانتوانیوە پارێزگاری بکەن لە کورسیەکانی ڕابردویان و کورسی باش مسۆگەر بکەن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ئەم ڕەوشەی عێراق بەکوێ دەگا کارتێکەرە دەرێشیەکان و ناوخۆیەکان لەسەر زوو پێکێنانی حکوومەتی نوێی عێراق چۆن دەبێت سەرجەم لایەنەکان دەتوانن چۆن گفتوگۆ بکەن لە چوارچێوەی یاسا کارپێکراوەکان و هەروەها ئەو ڕێکەوتنانی کە دەکرێت لە نێوانیاندا بۆ پێکێنانی حکوومەتی ئایندەی عێراق ئەم شەو گفتوگۆکەین لەم بارەیەوە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم دکتۆر تا حەمەدەمین ئەندامی خولی پێشوێن ئەنجومەنی نوێنەرانی عێراق دکتۆر تا بەخێر بێ سپاس دەکەم کە ئامادەی لەگەڵمان هەروەها کاک کارۆ خۆشناو سەرۆکی ئینستیتوتی کوردی ئەمریکی کە جەنابیشیان لاولێرە و لە ڕێگەی سکایپ لەگەڵم کاک کارۆ سڵاو دەبێت سپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما ئامادەی لەگەڵمانە بە ڕوخسەتی جەنابەت سەرەتا لە دکتۆر تا دەست پێ بکەم دکتۆر بەگشتی پرۆسی هەڵبژاردن بەڕێوە چووە پرۆسەکە لەلایەن زۆرێک لە لایەنەکانەوە بە پرۆسەیەشی تا ڕادەیەک باش وەسفکراوە تەنانەت ینی نەتەوەی گرتوەکان و وڵاتانی دیکەش پرۆسەکان بە پرۆسێکی سەرکەوتو وەسف کردووە بەڵام ئەو تا ئەنجامەکە بەدڵی سەرجەم لایەنەکان نییە بەگشتی خوێنەوەتان بۆ دۆخی دوای هەڵبژاردن لە عێراق چۆنە فەرموو سەرتا زۆر سپاس ڕێزم بۆ میوانەکەت هەڵبەت دیارە هەڵبژاردنەکان ململانێکی زۆر لە دوای ململانێکی زۆر هاتە پێشوانی ئەگەر بڕۆینەوە بۆ پێش هەڵبژاردنەکان یەک دو ساڵ پێش ئێستا دیارە ئەو سراعی کە هەبوو لە نێوان لایەنەکانە لایەنەکان وەبەستم لایەنە سیاسەکان لە ناو عێراقە یاخۆ لایەن ئیقلیمی و نێودەوڵەتیەکان وای کرد کە عێراق ئەو ئیسەقراری کە پێویست بوو دوای هەڵبژاردننی 2000 ئەم هەڵبژاردنەی بڵێن خولی چوارەم ئەو ئیسەقرارە نەهاتە دی ئەوە یەکێک لە مشکلەکان لەوە بوو لەبەرەوە سراعەکان بەردەوام بوو هەم لە نێوان ئەو لایەنانەی کە لە ناوخۆی عێراق هەڵبەت تۆ کە باز لە لایەنەکانەکەی ئەبێ باز لە لایەنە ئەو لایەنانەی تر بکەیت کە ئیقلیمین یا دەولین ئەوانە هەمووی هۆکار بوون و دوای لەکار لە بردننی دکتۆر عادل کە لە 2019 ئەو حکوومەتەکەی قالە کرا دوای حکوومەتێکی تر هاتە پێشەوە و ئەو بەڵێنانەی کە لایەنە سیاسەکانەوە دەرا بەوەی کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێ بۆی کە هیچ سیستەمی سیاسی عێراق وردە وردە بەرەو جێگیری وردە وردە بەوە بێ کە ئەو گلەیە و ناڕزایی کە هەیە لە شاری عێراقیە بێن حەلی بۆ دامنێن یا بێن بڵێن کێشەکان بەرەو ئاقارێک بەرن کە بڵێن ڕێگە چاری بۆ دۆزنەوە سەرنجام و گەیشتنە ئەوەی کە هەڵبژاردنەکان کرا هەڵبژاردنەکان بەڕاستی بەدڵی ئەو لایەنانە نەبوون کە زۆر تون بوون بە تایبەتی ئەو لایەنانە کە لەگەڵ ئێرانە حەشدی شعبی و باڵی فەتح و إلى آخری ئەوانەی کە بەری ئێران بەڵێ بەری ئێران هەرچەندە من ڕەنگە بۆکو قەنەعاتی خۆم لە سەدا 99 لایەنە شیعەکان زۆربەی زۆریان لەگەڵ بڵێن ئێرانە وەلایەن بۆ ئێران هەیە ئەوە شتێکە ینی بڕاوێ بەڵام ڕەنگە لە ڕووی عقایدیەوە هەندێک بیر و بۆچوون هەیە هەندێک خلافات هەیە کە لە ناویانە جیاوازە بۆ نمونە ئێمە باز لە سەدرەکانەکەین کاوانە زۆر بیرڕان ینی بڕوان بە ویلایەتی فەقیه نیەکەوەی کە لە ئێرانە هەیە ئەوان زیاتر بڕوان بۆ هەیە کە بڵێن نەجەب بێتە سنتەرێکی شیعی یا بڵێن ئەوەی مەرجعی باڵای شیعی لە منتیقەکە و لە جیهانیشە طبعاً ئەمانە کاریگەری هەیە بۆی کە چۆن ئێرە مامەڵە لەگەڵ ئەم لایەنانە هاکات و پێشینیان چۆنە و یاخوا بڵێن چەندێک لیان نزیک و چەندێک لیان دوورن یا چەندێک ئەتوانن تەنسیق لەگەڵیانەکە لە هەموو ڕووەکان لە هەموو ئاسەکانەوە لە ڕووی سیاسی و بگرە لە ڕووی بەرژەوەندی بگرە لە ڕووی لە ئاسە سیاسی و لە ئاسە سیاسی کۆمەڵایەتی و ئابوووریەکانی شەوە لە هەموو لەو لایەنانەی کە بەڕاستی کە کەم تا زۆر بڵێن بوونەتە ئەوەی کە پردێک لە ناو عێراقی بڵێن سراعی خوان یەکلا بکەنەوە لەگەڵ هێزەکانی ترە لەبەرەوە سیرەکەی کە ئەم هەڵبژاردنە ئەنجام درا ینی ڕەنگە بڵێم وەکو مفاجئەیەک بوو بۆ هەندێک لایەنی سونەکان هاتنە پێشەوە لایەنە توندڕەوەکان پاشەکشیان کرد
هەندێک لایانی کوردستانی بڵێن پارتی ئەوە هێنەکانی زیای کرد نەتیجەکانی بڵێن کورسیەکانی زیای کرد هەندێک لایانی تریش مەسەلەن ئەوانش بە هەمان شێوە کەمی کرد هەندێکیان زیای کرد بە مەسم لایەنە کوردەکانە یەکگرتووە ئەمانە بۆ هۆی سونەکان تەبەتی بەری حەلبوسی بەڵێ ئەوەش زیای کرد و بەڵام ئەوەی کە ڕەنگە بڵێم مفاجئەیە کە بەری سەدرەکان ینی ڕەنگە مفاجەیەکی زۆر گەورەیە کە 73 کورسیان هێناوە کە ئەمە شتێکی زۆر ناتەبعیە چونکە بە حکمی ئەوەی کە ئێمە لە بەغاژین ئێمە دزیکی لەوەی کە ئایا ینی چەقی کێشەکان لەکوایە و ئەوانەی کە ینی مەزدەری فەسادن یا مەزدەری کێشەنانەوەن لە ڕووی سیاسی و لەگەڵ لایەنەکانی تر لە ناو حکوومەتە لە 180 سەدرەکان باشەکەواتە بۆچی شارەی عراقی دەنگی پێدا من ئەمە سەیرە بەلاوە مەسلەی سەدرەکان ئەوەیە کە ئەتوانن یاریەکە باشتر بکەن مەسەلەن زیاتر ئەتوانن بچنە ناو چینە کۆمەڵایەتیە جیاوازەکانەوە چونکە زۆربەی زۆری ئەوانن دەنگیان پیاون کە بڵێن با بڵێن ئەو چینە کۆمەڵایەتیان کە با بڵێن خەڵکی بازاڕن یا بڵێن ئەو خەڵکانە کە لە تەوەقع وستا و هینەکانان لەبەرەوە سیرەکەی ئەمە ینی شتێکی سیر بوو چونکە سەدرەکان خۆشیان ئەوان ئەزانن کە تا ئێستا ئەوان ناتوانن کە ئەگەر چی بڵێن کورسێکی زۆریان هێنەوە بڵێن ڕێز و زەرا بخۆیان بن ئەگە بێتە حالوکردن لەگەڵ لایەنەکانی ترە و بەلایانی کەمەوە ئەوە بێت کە ڕێز و زەرایەک بێ بەڕاستی وەکوی کە کازمی هەیە ئێستا وەکو خۆی بمێنێت زۆر خواستی هەموو لایەنەکانی ژێوە ڕاست بەڵێ ینی قسەشەیە کە بڵێن کازمی وەکو خۆی بمێنێتەوە وەکو ڕێز و زەرا کە بڵێن لەم دەورێشە دیسان بەردەوام بێتەوە بەڵام تا ئێستا اتفاقەکان نەکراوە و ئەو لایەنانەی کە ناڕازین ئەو ئیتارە تەنسیقیان دروست کردووە لە مالکی و لایەنە بڵێن تودراوەکانی ناوشیعەکان لە بەرەیشان دروست کردووانە بەڵام گەورەترین کوتەش لە خۆیان دروست بە حکمەوەی کە ئێران ئێستا تا حدێک هاتوۆتە سەرخەتی ئەوەی کە هەڵبژارنەکان قبول کرد ئەوانیش وردە دامرکەون ئێران مبارەکی هەڵبژارنەکەی کردو بەڵێ اینجا لەبەرەوە ئەوانەیەش وردە با بڵێن هاتوونەتە ژێرباری ئەوەی کە چۆن بڵێن ئەو تەنسیقە دروستکەن لەگەڵ لایەنە براوەکان کە زۆرترین با بڵێن کورسیان هێناوە ئەوەی کە ئێستا هەیە تەنیا مناوەرەیەکی سیاسیە زیاتر یانەوە خۆیان بگرن و بە هەرشیوەیەک مەسەلەن مەسلحەتی لەم لە کورسی شتێک لە خۆپشاندانانی کە هەیە ئەمیژەر بە هەمان شێوە مناوەرەیەکی سیاسی لەلایەن ئەو لایەنانی کە کورسیان لە دەستدا و نەیانتوانێت بدەنگی باش بەدەستبێنن بڕوا ناکەم ئێستا شتێکی وا مابێتەوە کە باز لەوە بکرێت بۆ نمونە بیگەن محکەمەی اتحادی و محکەمەی اتحادی ئەنجامەکان ڕەتکاتەوە ئەوانە قەناعەتم نییە ئەبە نوع بڕات چوە ئەگەر بگاتەوە مەرحەلەیە و کاتە عێراق بەرەو بەڵێ یعنی ڕەنگە بە بۆشاییەکی نادیارە ئەڕوا دکتۆر پێ دوانیە هەر بە مبارەکەکردنی ئێرانیش بۆ ئەنجامی هەڵبژاردنەکە ینی یاعزێ بێبێکی ترکەوە ینی قبوڵەکە ئەوان هاتوونەتە سەرخەت مەسەلەن ئەو لایەنە شیعیانە کە ئێستا وا دامرکەونەتەوە مەسەلەکە لێرە ئێرانەکە یاعزەکان بۆ هاتووە بڵێن وردە بگەنە ئەوەی کە با بڵێن تەحالف دروستکەن لەگەڵ لایەنە براوەکانی ئەوانەی کە کورسیان زیاترێکە بەڵام گەڕاوەتەوەی کە ساڵانی ڕابردوو یا بڵێن خولەکانی ڕابردوو قاسمی سولەیمانی هەبوو کە ئەوە ڕوڵێکی زۆر باڵی هەبوو لە ناو عێراقا کە ئەیتوانی مەسەلەن لایەنە شیعەکان نزیک کاتەوە کە ئەمە وای کرد ڕەنگە ئاسانتر ئەهاتنە سەرباری ئەوەی کە تشکیلەی حکوومەتی عێراقی نوێ دروستکەن بەڵام ئایا ئێستا ئەتوانن ئەمە بکەن ینی من قەناعەتم ئەوە ئاسان بێ بە حکمی ئەوەی کە کەسیان قبوڵیان ئەوە نییە کە ڕئیسی وزەرا لە سەدرەکان بێ یەکێ لە یەکان ئەوەی یانێ مشکلەکان ئەوەی لەبەرەوە دیسان و هەرە بێ پەنابەنەوە بەر ئەوەی کە کەسایەتەیەک هەڵبژێرن کە لە دەرەوەی حیزبە سیاسەکان نابێت قبولکراویش بێ لەلایەن هەموو قبولکراوە بێ و ئەوەی کە زۆرترین چانسیشیە بە کازمیە ئێستاکە بەسەر بەو بڵێن بەو مەرحەلەیە بڕوە دەستخۆش دکتۆر دێمە خزمەت جەنابەت کە کارە خۆشناو دووبارە سڵاوت دەبێ ینی وەکو دکتۆر تا ئاماژەی بۆدا ینی ئەوەی کە لە دوای هەڵبژاردن ڕوویدا ینی کۆمەڵێک هەم مفاجعە هەم شتی زۆر سەیریشی تێدا بوو ینی تا بۆ نمونە زۆربەی لایەنەکان شۆکن بەوەی کە زۆربەی کورسەکانیان لە دەستدا و زۆربەی لایەنەکانی شۆکن بەوەی کە ئەو هەموو کورسیان بەدەستێناوە بەڵام ینی ئەمە ئەوە ئەسەلمێنێت یعنی ئێستا قسەیەک و دەنگوویەکی زۆر بڵاوە لە ناو لایەنە سیاسیەکان لە ناو شەقامی عێراقی کە ئەم ئەنجامانە لە دەرەوەی عێراق بەخواستی زۆرێک لە وڵاتانی هەرێمی و هەروەها هەندێک لە وڵاتە زلێزەکان کە باڵادەستن لە عێراق ئەم ئەنجامانە دەستکاری کراوە بم شێوازەیە و دەبێت قبولیش بکرێ ئەمەیان تا چەند ڕاستەوە تا چەند ئەمە سەرجەم هاوکێشەکە ئەگۆڕێت لە عێراقا بەڕاستی سڵاوتان لێبێ سڵاو لە کاکتەها و لە بینەرانی بەڕێزی کورسات نیوز سپاس ئەم شۆکەی جنابەت باست کرد چاوەڕوان کراوە لە دوای داردنێکە
ئەوانەی کە دەدۆڕێن بێگومان ئەمانە سکاڵان هەیە و ڕازینین بە دەرەنجامەکان و ئەوانەی کە براوەشن پیرۆزبایی و مبارەکەی سەرکەوتنی پرۆسەکە دەکەن بەڵام ئەوەی جنابەت دەڵێ کە دەستکاری کرابێ پێم وانە ئەمە بە شێوەیەکی سیستەماتیک دەستکاری کرابێ چونکە ئەم هەڵبژاردنەی 2021 پێم وایە باشترین هەڵبژاردن بۆ لە مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراقدا هەر لە ساڵی 1920ەوە تاوەکو دوای بۆخانی ڕژێمی سەدام دوای 2023 تاوەکو ئێستاش ئەم هەڵبژاردنە هەم لە ڕووی یاسای هەڵبژاردنەوە کە ما کراوەتەوە و عێراق کراوەتە 83 و هەمیش لە ڕووی میکانیزمی هەڵبژاردنەکە کە زیاتر لە ڕووی تەکنۆلۆژیەوە هەڵبژاردنەکە ئەنجام درراوە پشت بە تەکنۆلۆژیای سەردەمی بەستراوە بۆیە ناتوانین بڵێن هیچ پرۆسەیەک لەسەر ئاستی دنیادا بێ خەوش بەڕێوە دەچێت هەتا لە ئەمریکا شا پرۆسەی هەڵبژاردن لێرە و لەوێ هەندێک خەوشی تێدا بەڵام کەمترین ملاحظەی لەسەر ئەم هەڵبژاردنە و پێم وایە باشترین پرۆسە بوو لە مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراقدا و هەروەها ترترین چاودێری نێودەوڵەتی لەسەر ئەم هەڵبژاردنە هەبووە بۆیە پێم وایە کە ئەم هەڵبژاردنێکی سەرکەوتوو بووە و ئەمەی کە بڵێن ئەم لایەنانی کە ئێستا تووشی چۆک بوون چ لەوەی کە براون چ لەوەی کە براون ئەمە حاڵەتێکی ئاسایی چاوەڕوان کراوە لەسەر ئاستی جیهانی شەروایە کاکاوڕێ ینی لە دنیادا ئەو لایەنانی کە دەدۆڕێنن هەمیشە سکاڵان هەیە بەڵام سکاڵا و تەعەن بەبێ بەڵگە ئەمە بەڕاستی ناچێتە قالبی بڵێن یەکلاکردنەوەی سکاڵاکان تۆ ئەگەر سکاڵایەک هەیە لە هەر پرۆسەیەکە دەبێت بەڵگە و دلیلی مەلموست دەبێت بەڵگەی حاشە هەڵنەگریت دەبێت بۆی بتوانانی سکاڵاکەت بەریەوە و تاوەکو ئێستا جنابتان ئاگدارن ئەم ئێوارە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دەبێ خۆیانەوە سەد سکاڵان بڵێن ڕەت کردوەوە چونکە بەڵگەی لەگەڵ ژمارەی زۆر کەم کە نۆ دەستکاڵای قبولیان کردووە کە لە بەسڕا و لە بەغدا و لە مووسڵ و لەولێر لە کۆمەڵێک شوێن هەندێک تاعن هەیە لە هەولێر تاعنێک هەیە لە مووسڵ تاعن هەیە لە بەغدا سێ بەڵام کاکارۆخ یەک ڕاستیکە هەیە لە عێراق و بە تایبەتی لەلایەن ئەو لایەنانی کە ئێستا ناڕزایی دەرەبڕنەوە خۆپشاندانەکەن و دەیانێت شەقام بجوڵێنن ینی مەترسەکە ئەوەیە ئەوانەڵێن ئەگەر دوای ینی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان ڕابگەێنرێ پێچی ئەمانە هەندێ کردەوەی نابەجی سەربازی ئەنجام بدەن لە عێراقە کە عێراق بگەێنە کەنارێکی نائارام ئەمەیان تا چەند ڕاستە ئاخۆ ئەو لایەنانە ئەو توانە و هێزیان هەیە کە بەو شێوەیە بتوانن ڕوبەڕووی ینی بەرزترین ئاستی باڵا بنەوە لە عێراقە بۆ نمونە کە کۆمیسیۆنە و هەروە دادگای باڵای ئیتیحادیە کە ئەنجامی هەڵبژاردنەکان پەسەندەکە بەڵێ ئەگەر پرسیارەکەت ئەوە بێت کە ئایا توانە و هێزیان هەیە ئەملایەنانە بەڵێ مانای سەربازیان هەیە بۆی کە پێشە دروستکن لە عێراقا بەڵام ئایا چی ئەم لایەنانی حەشتی شابی ئاراستە دەکات پرسیارەکە ئەوەیە ئێرانەکان دەکا و ئیسرائیل قاعانی و ئێران ئێستا ڕازین بەم دەرەنجامی هەڵبژاردنەکان و جنابتان ئاماژەتان پێکرد کە مبارەکەی دەرەنجامەکانیان کردووە مبارەکەی بەڕێوەچوونی سەرکەوتوانەی هەڵبژاردنەکانیان کردووە بۆیە پێم وایە ئێرانیش لە حاڵەتی ئێستای کە لە دۆخێکی ناهەمواری ئابووریایە کۆمەڵێک بەدەست کۆمەڵێک کورسی ئابووریەوە دەکات لە سەردەمی ترامپەوە بە یاسەت و یا استراتیژیەتی ئەو پەڕی فشارەوە ئەستانکراوە سەر نایەوێت کە ئەم عێراقە لە دەستدا کە پێم وایە وەکو سیەکانی ئێران وایە لەگەڵی دەکا ئەم هاوکاریانی کە لە عێراقەوە بۆی دێ بۆی ئەگەر دۆخی عێراق ئاڵۆز بێ پێم وایە ئێرانیش دەرن ئێران لەگەڵ ئەوە نییە کە ئاراستەی ئەو میلیشیانی حەشتی شابی بکات کە ئێستا بە دەرەنجامەکان ڕازیین بۆی کە دۆخی عێراق ئاڵۆز بکەن بەڵام ئەگەر بڵێ توانای سەربازیان هەیە و هێزیان هەیە بڵێ ئەمانە هێزیان هەیە بەڵام بەشێکی زۆر کەمیان نەبێت بەڵام هەموو ئەو میلیشیانی کە ناسراون بە میلیشیای حەشتی شابی وەلایی ئەمانە لەسەر ئەجندای ئێراناکان بە ئێران و ئێران دەتوانێت ئاراستیان بکات بۆیە پێم وانیە لەم دۆخەی ئەم ڕۆژدا ئێران کە ئێستا تا چەند کارۆخ لەگەڵ ئەو بۆچوونەیە کە دەڵێ ئێران ئەم لایەنانە بۆ هۆکارە دەجوڵێنێت کە لە کاتی دابەشکردنی پشکەکان زۆرترین پشکیان بەرکەوێ یعنی ئەمان تا چەند ڕاستەوە تا چەند وایە پێم وایە لە کۆتاییدا ماڵی شیعە بە شێوەیەکی گشتی بەشی زۆریان بەشدار دەبن لە حکوومەت بەڵام ئێستا کێشەکە لەسەری تاکنەوەی پۆستی سەرۆکوەزیرانە کە ئەوەش کە بە یاسا دەبێت ئەکبەر کەسێک دەستشانکە بۆی کابینی حکوومەت تەشکیلکە بەڵام ئایا ئەکبەر تاوەکو ئێستا کە سەدرەکان دەڵێن ئێمەی و نوری مالیکیش لەگەڵ مەڵێک لایەن شەوە لە ماڵی نوری مالیکی کۆ دەبنەوە بۆی کە ئەوانیش دەڵێن
سەرۆکۆزیران دیاری دەکەین و نەجەفیش دەی هەیە بەڵام جگەلەوەی کە بڵێن مەرجعیەتی باڵای عراق کە عەلی سلێمانیە و ناوخۆی عراق لەلایەنی دەرەوە و لایەنی وڵاتانی دیمی وەکو ئێران و تورکیا وەروە ئەمریکاش بەتایبەت ئێران و ئەمریکا لە دوای 2023 تاوەکو ئێستا هیچ یەکێک لە پۆستە سەرچیەکان و سیادەکانی عراق سەرۆکۆزیران سەرۆکی کۆماریاف و سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق یەکلا نەبووەوە بەبێ ئەوەی کە ئەم دوو لایەنەی ئێران و ئەمریکا گەنە ڕێککەوتنێکی زمنی یا ڕێککەوتنێکی خانەگەیەندرا بۆیە پێم وایە کە یەکلاکردنەوەی پۆستی سەرۆک وەزیرانی عراق لە بڵێن بەرکەوتەی لایەنی شیعەیە ئەمە تۆزێک کاتی دەوێت لەوانەیە تاوەکو سەری ئەم سەرساڵە بخایێنێ و دەبێت ماڵی شیعە لە کۆتاییدا ڕێکەون بۆ دەستنیشان بکەن پێم وایە ئەم جارە سەدر لەوانەیە بتوانێت یاخود کازمی دابنێتەوە چونکە کازمی توانیوێتی ئەم دوو بەڵێنەی کە دابووی دوای دەست لە کارتشانی عادل حکوومەتێکی ئینتیقالی بۆ ماوەیەکی دیاریکراو دروست کرد کە یەکیان ئەنجامدانی هەڵبژاردننی پێشکەوتە بوو دومیان بڵێ سزادانی ئەو کەسانە دەستیان بە خوێنی خۆپیشاندرانی تشرینەوە سوود بوو ئەمانەی بەڵێنەکەی تاڕادەیەکی باش توانی سەرچێ بکە بۆیە چانسی کازمیش هەیە بۆ ئەوی کە سەدر متوانێت پێ بکات دووبارە بیکاتەوە سەرۆکۆزیرانی عراق بەڵام بە شێوەیەکی گشتی دەبێت ئێران و ئەمریکاش مبارەکەی ئەم دیاریکردنی ئەم کەسایەتی بکەن کە لە ئێستادا پێم وایە هەردوو لایەنیشیان لەسەر کازمی کۆکن ئەگەرچی کازمی وەکو کەسایەتی وەکو پێویست سەرۆکۆزیرانێکی زۆر بەهێز نەبووە و میلیشیای حەزبی شابی چەند جار تهدیدیان کردووە بە گوێ بڕین بە نمایشی سەربازی بەڵام ئەو کەسێکی نەرم و تاڕادەیەک نەرمی نواندووە چونکە ئەو بەڵام چونکە نەیتوانیوە بەڕاستی ڕوویان بێتەوە و تاوەکو ئێستا کێشەی میلیشەکان حەل نەبووە بەڵام بە شێوەیەکی گشتی کازمی توانی لەم ماوەی شێوەکان هەموو ئەو لایەنانی کە نیزاعیان هەیە ڕازیان بکە و ئەمەش بە خاڵێکی ئیجابی بۆ کازمیش دەشتێتەوە کە لە مێژووی دروستبوونی عراقا یەکەم سەرۆکیانە کە لەلایەن بووە لە پۆرتی هەڵبژاردن کە هیچ شێوەیەک خۆی وەکو تاکتیک ئیجادێک بدرێتەوە یا وەکو استراتیژ ئەم کەسایەتیە ئەگەر تاکتیکی بێ بۆ ئەوەی کە دووبارە هەڵبژێرێت لایەنی سەدر بۆ شێربەژێری پێدرابێ بەڵام کەسێک کە لەم پرۆسەیەدا بێلایەن کان وتوانێتی پرۆسەیەکی باشی هەڵبژاردن بە چاودێری دەوڵەت زۆر عراقانجام دەستۆش کاکارۆخ دێم و خزمەت جەنابەت دکتۆر ینی ئەوەی کە ئێستا زۆر قسە و باسی لەسەر دەکرێت ینی پێکەنانی گەورەترین کوتلەی نیابی یاخود پەرلەمانیە لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەو تا ئێستا یانی نوری مالیشی کوتلەیەکی دروست کردو تا ڕادەیەک لە هەوڵدایەوە لە دانوستاندایە کە لایەنەکانی دیکەش بێنێتە ناوە زیاد لە تقریبا 93 کورسی بەرەو سەرۆیان پێکێناوە کۆ کردوێتەوە سەدری ژەم لەوە 73 کورسی هەیە ئەوەی کە یەکلا دەبێتەوە لە نێوان گەورەترین کوتلەیە ئەمە ئەمانگەێنێتەوە ئەو فترەی کە ئەیاد عەلاوی گەورەترین کوتلە بوو و زیاد لە 90 کورسی بەرەوسەرەوەی هێنابوو بەڵام دادگای باڵای فدرالی عراق بڕیاریدا کە گەورەترین کوتلە لایەنیشی دیکە پێک بێنێت ئەو مافەی نەیە بۆەوەن کە سەرۆک وەزیران لەوان بێ پێ دوایە هەمان سیناریۆ لەسەر سەدرەکان دووبارە بێتەوە یاخود نەخێرەوان پێداگریەکەن لەسەر بەدەستێنانی سەرۆک وەزیران خۆی کاکاوڕێ لە سیستەمی سیاسی عراق سیستەمێکی تاڕادەیەکی زۆر جیاوازە ینی بابەت نییە بۆی کە مثلەن ئیستقرار بوون لە عێراقا یاخود لەم مەرحەلەی کاتچێتە با بڵێن بۆ مەرحەلەیەکی باشتر پابند بۆ پەیوەندیدار نییە بۆی کە ئایا سەدرەکان یاخود بە بڵێن گەورەترین کوتلە مثلەن کاپێکێنرێت لە دەرەوەی سەدرەکان ئەتوانن حکومەت تشکیل کرێ ماگەر جەنابەت بەبیرت بێ ئەوە بوو سەدرەکان لە خولەیی پێشووترە یەک مزاهرەی ملیۆنیان کرد هەتاکو هاتن هەموو ناوچەی با بڵێن سەو زیانداژی کرد و هاتن ناو پەرلەمانیشەوە لەبەرەوە سەیرەکەی ئەمە ینی ئەوە نییە بڵێن سەنگی مەحەک بێ کاتێکە باڵێن مالێکی 200 کورسی کۆ بکاتەوە بڵێن ئیتر ئەمە ئەتوانێت سەرۆک وەزیران یاخود بڵێن بۆ خۆی یەکلاکات و یان با بڵێن زۆربەی پۆستەکان لە بڵێن شانسی ئەوە بێ قەناعەتم وایە سیستەمی سیاسی ئەوەیە کە ئەبێت تەوافقێکی نیشتیمانی هەبێت لە نێوان هەمویان خۆ مەسەلەکان لێرە شیعەکان ئەی سونەکان مەسەلەن سونەکانەوە بڵێن حەلبوسی ئەوە گەورەترین کوتلەیە کە چل کورسی هێنا و خەمیس خەنجەریش ئەوزانم لە حدودی نزیکی 20 کورسیەکی هەیە ینی ئەگاتە نزیکی 55 بۆ 60 کورسیە کوردە بە هەمان شێوە گەر هەموو لایەنەکان کۆکەیتەوە ئەوش بە هەمان شێوە گاتە 50 کورسێکی تر 63 تقریبا بڵێ ینی ئەمانە هەمووی قووەتن ئەگەر بێت و مەسەر ئەمانە تەحالوفاتی جیاجیا هەبێ لە ناویانە
لەبەرەوە سەدر ئەو ڕەنگە ئەو حقەتە ژەزانێت کە مەسەڵەن تەنیا ئەگەر نێت بڵێن ئەو کێکەی کە دانراوەکە لەناو عێراقە بخۆی دابەشی نکاتەوە وەکو خولی پێشوو بڕوا ناکەم ئەوەی بۆ بچێتە سەر چونکە لایەنەکان ڕازی نابێتەوە بەس هێزی چەکداری بڵێن حەشدی شعبی نزیکی 170,000 هێزی چەکداریان هەیە کە لە ناو مەنزومەی عسکەری عێراقیە و بەپی بڵێن پەرلەمان خۆی ئیقرای لەسەر کردو و وەزارەتی بەرگری عێراق لەگەڵ وەزارەتی بەرگری هیچ فەرق و جیاوازیان نییە لەبەرەوە ئەمانە هەمووی قووەتن هەر پەشێویەک لە ناو عێراق کاریگەریەکی خراپیەبی هەم لەسەر لایەنی ئابووری عێراقی و هەموو لەسەر هەموو بڵێن لایەنەکانی تر لەبەرەوە ئەبێت تحالفێکی سیاسی بکرێت تەوافقێکی سیاسی وەکو حساب بۆ سەرجەم لایەنەکان کریان ئەبێ بکرێت هیچ مەجالیشی ئەوەی تیان نییە کەم لە کەم و لە زۆر ئایا سەدرەکان ئەتوانن سەرگۆزیران بن قەناعەتم نییە لایەنەکان ڕازیمەوەی کە سەرگۆزیران لە سەدرەکان بێت و ئەبێت تەوافقی بکری وەکو چۆن لەم خولێ لە دوای عادل عەبدولمەجید مثلا تەوافق لەسەر مستەفا کاظمی کرا بە هەمان شێوە ئەبێت تەوافق کرێن مشکلێکی تریشە لێرە ئەوەیە کە عێراق صراحة ئەگەر نهێت حل بۆ مشاکلەکانی خۆی دروست نەکات یعنی بەڕاستی مستەقبلێکی زۆر ڕۆشنی نییە لە هەموو ڕوەکانەوە یعنی لە ڕووی جیۆسیاسیەوە بگرە لە ڕووی با بڵێن ئەمنی جاویەوە بگرە ئابووری بگرە بەڕاستی بە مەرحەلەیەکی زۆر خراپە ڕۆیشە لە تەقریرەکە من لەم فترەیە ژۆم لێبوو ینی لە سەدا چلی جێگوزاری عێراقی کە بۆ پشتوکاڵ ئەشێ بەرەو تەسەحور ڕۆشت و ینی ناشێت لەمێنە لەبەرەوەی ئاوی کەم بۆتەوە خراپبوون ڕۆژ قەزی من لێرە چییە ینی زۆربەی ڕێڕەوە ئاویەکانی عێراق کە لە ئێران و لە تورکیاوە زۆر هەمووشی کردو یا وشی کردو یا سەدی بۆ دروستکراوە یا بە کەمیەتە ناو عێراقەوە ئەمانە هەمووی بڵێن ڕوئیای زۆر خراپن کە گرفتە و عێراق بێت چاوەڕێ بکات لە داهاتوودا ئەوەی کە هەیەی ینی بەس نەوتەکەیە خۆ نەوتەکەش خۆ ئەبەم نەوە ئەو بەم شکڵی کە ئێستا ئەوان بەبێ پلان و بەبێ ئەوەی کە سوودی لێ ببیندرێت لە ڕووی ئابووریەوە کە بنیادی ژەرخانی عێراق دروست کاتەوە لە ڕووی ئابووریەوە وردە بەرەو کۆتایی هێت لەبەرەوە تۆ سەیرەکەی ینی هەم ئەگەر بێت و عێراق لە مەرحەلە سیاسەکەی خۆیان لە مەرحەلی ئێستا ئەگەر لایەنە سیاسەکان نەیەن تەوەجوهیشی سیاسی ئابووری کۆمەڵایەتی دروست نەکەن کە متفق بن لەسەری وردە عێراق بنیاد نێنێنەوە قەناعەتم نییە لەوەی کە لە مستەقبەلی عێراق بەرەو ڕۆشنتی ڕۆشن ئەگەر هەتاکو دەستی ئێران و بڵێن غەرب و ئەمانی تابێ هیچ پایشی ئابووری بە قووە لە عێراقە بڕواناکەم دروست بێت چکە زۆری ئەو داهاتانەی کێت ئەچێ بۆ لایەنەکان و هەڵبەت ئەمانە هەمووی وەکەلایی ئەم دەوڵەتانن کە ئێستا هەر خۆی دکتۆریانی شتێک کەشمان لەبەر چاوە ینی لەم هەڵبژاردنەیە ڕێژەی بەشداری هاوڵاتیانی عێراق لە سایە چلە لە زۆربەی ناوچەکان ینی کەواتە ئەمە زەنگێکی مەترسیە بۆ هەموو عێراق سیاسەکانی عێراق بەڵێ لە هەموو عێراق گەشتە لە 140 هەرێم بە هەمان شێوە لە 20 بۆ 30 ینی تقریبا ینی ئەوانەی کە دەنگدەرن ڕەنگە بڵێم زۆربەی زۆری لە لایەنەکانی بڵێن لایەنە سیاسەکان خۆیانن لەبەرەوە ئەوەی کە ماوەتەوە ئەو دەنگدەرەی کە نەچووە دیارە زۆربەی زۆریەتی ینی بڕوای بە نیزامی سیاسەکە نییە ڕوای پێ نییە ئەمە گەڕینەوە بە هەفتان و کەشا ڕووخا لە ئاخر لەحزەیە هات سەرۆگۆزیرانی گۆڕی و سەرۆگۆزیرانێکی تری هێنایە جێگەی کە دادی نییە وردەوردەوای کە سەری شاشی پێ خوارد و وردەوردە بڵێن ئەو سوڵتەیە و ئەو دەسەڵاتێکە بە کۆتایی هات و کەسێکیان هێنا کە لە خارجی ئەوەی کە ئێران پێوەی ناسراوە کە دەوڵەتێکی متحەزر و ئەوانە هاتە سەرەوەی کە دەوڵەتێکی بڵێن دینی ئیسلامی دروستکە لە ئێرانە لەبەرەوە سیرەکەی یعنی بۆ عێراقی ژوارە دەشتیوە زۆر دوور نییە ینی ئەگەر ینی عێراقێکە فریای خۆی نەکەوێت هەرچەند ڕەنگەمە بەنسبەت کەیسی عێراق و جیاواز بێت چونکە تەنیا هەر ئەوە نییە بڵێ هەر بڵێن لایەنە شیعەکانی تایە بەڵام تۆ سونەشی تایە و کوردە پێکاتەکانی تری تایە سەرباری ئەوەی کە غەرب بە قووەتی لە ناو عێراقا هەیە هێشتا هەر مەساڵحی ماوە لێرە پێگەی عێراقی شتا ڕادەیەک جیاوازترە لە فەرقی هەیە و ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی تریان با بڵێن ئەم خولە لایەنە سونی خلیجەکانیش ئەوانیش بەڕاستی ڕۆڵێکی زۆر کاریگەریان بینی لەوەی کە هەندێک لایەن بەتایبەتی ئەو باڵی کە حەلووسی هەیە با بڵێن پشگیریان بکەن و بێنە پێشەوە و تورکیاش بە هەمان شێوە ینی ئەوێش بە هەمان شێوە کە کاریگەری هەبوو لەوەی کە سەرباریەوە کە ئەمریکاش بۆ خۆی ئەو ڕۆڵە گەورەی بینی کە
لایەنە شیعە توندڕەوەکان کاوەی کە وەلایان سەڵ لە سەد بۆ ئێرانە وردەوەرە پاشەکشەی پێکردن ئەوەی تا حدێک بیان ڕەوتر بوو بڵێن بەنسبەت وەلا ئەو باسەکەم کە سەدرەکان بوو بە حکومی و خلافە عقایدی کە هەیەە وەکو سڵتە وەکو سیاست لەگەڵ ئێرانە ئەمانیان زیاتر پێش خست لەبەرەوە تۆ ئەمانە هەمووی کۆمەڵێک گەرمە و کێشمەیە ینی ئەگەر عێراق و لایەنە سیاسەکان وردە نەکەونە خۆیان و حکومەتێکی تۆکمەی بەهێزی دروست نەکەنەوە سەرباری ئەوەی کە مەسلەی دیموکراسی بۆ عێراق کە بەڕاستی پرۆسی دیموکراسی لە عێراق زۆر پاشەکشەی کردووە زۆر پاشەکشەی کردووە تۆ ناتوانیت لە ڕووی کۆمەڵاتیشەوە بە هەمان شێوە تۆ وردە کاریگەری لەسەر کۆمەڵگای عێراقیدانی کە وردە بەرەو دارمان ئەوواڵ ینی ئەوانە هەمووی ینی مستەقبەلێکی زۆر نادیار تووشێتی و سەرباری هەموو سێکتەرەکانی تریش کە زۆربەی زۆری هەمووی لە دواوەیە لە سێکتەری تعلیم و بگرە لە سێکتەرەکانی تریشەوە بگرە کە بەڕاستی ینی کە تۆ لە ناو ئەو وەزایە خۆتە بینیتەوە هەز بە نائارامێکی زۆرەکەی بەڵێ دەستخۆش دکتۆر تا سوپاس دەکەم بەڵێ کاک کارۆغیانی ئێستا کە قسە و باز سەر پێکێنانی حکوومەتی نوێی عێراقا ینی بەس لایەنی شیعە لەم مەسەلەدا گرنگ نییە وەکو دکتۆر تا مەژەی پێدانی تۆ سەرجەم لایەنەکانی دیکە هەنیان تا سونە ئەم جارە بە بەهێزیەوە هاتۆتە مەیدانەکە و کورد خاوەنی کۆمەڵێک کورسیە کە زۆربەی لایەنە سیاسیەکانی کوردستان ئەم کورسیانیان بەدەستهێناوە و دەبنە بەشێک لە پێکێنەری حکوومەتی نوێی عێراقی لەگەڵ کوتلە شیعەکاندا بەڕای جەنابەت ینی بەشداری پێکردنی سەرجەم پێکاتەکان و سەرجەم لایەنە سیاسیەکان لە عێراق بۆ دروستکردنی حکوومەتی نوێی عێراق ئەمایان تا چەند گرنگە بۆ ئەو حکوومەتەی کە پێک دێ و تا چەندە خراپە بۆی کە ئەگەر ئۆپۆزیسیۆنێک لە عێراقدا بوونی نەبێت چکە بەڕاستی ینی بینیمان لە ڕابردووە کە عێراق بە چ دۆخێکا تێپەڕی و خەریب و ینی عێراق بگاتە کەناری نائارامی و دۆخەکە لە تەقینەوەیشی گەورە نزیک بووە بەڵێ بەدڵنیاییەوە بۆ ئیستقرارکردنی عێراق و بۆی کە عێراق بە دۆخێکی سقامگیردا تێپەڕێت پێویستە لەم قۆناغەشدا هەر دیموکراسیەتی تەوافقی لە عێراق جێبەجێ بکرێت و پێویستە زۆربەی لایەنە کاریگەرەکان بەکار بن لە عێراق ئەگەرچی ئەم دیموکراسیەتە دیموکراسیەتێکی وەکو دەڵێ باشترینە لە ناو خراپەکانە ینی لەناو تۆ کۆمەڵێک بژاردەی خراپ دێ بەڵام باشترین لە نێوان ئەو بژاردە خراپانە دیموکراسیەتی تەوافقیە کە ئێستا دەبێت لەو قۆناغشدا لە عێراق جێبەجێ بکرێت اینجا سەرەتا وەکو ئۆرتێکی سیاسی دیارەکە پرۆسی سەرۆکوزیران دەبێت ماڵی شیعەیەک لایکات بۆ دەبێت بۆ خۆیان موافقە بکەن کە کەسایەتێک هەڵبژێن کە کەسایەتێکە نەک تەنها لە ناوخۆی عێراق لە ماڵی شیعە مەقبول بێت بەڵکو دەبێت ئاسی ناوچەی و نێودەوڵەتیشان مەقبول بێت بەتایبەت وەکو باسمان کرد لە هەردوو لایەنەی ئەمریکا و ئێران ڕاست لەسەر ئەم سەرۆکوزیرانە و پێم وایە کە ئێستاش جوڵەیەکی دیبلۆماسی هەیە بە نێوەنجیری مستەفا کاسمی کە لە هەفتەی داهاتوو بڕیارە کە ئێران و ئەمریکا لە بەغدا کۆ ببنەوە و لەسەر ئاستی دیبلۆماسی ناوەند ینی لەسەر ئاستی کەسایەتی و کارکتەری دیبلۆماسی کە ئاستیان ناوەندە کۆ ببنەوە بۆی بتوانن یەکتێکگەشتێک دروستکەن بۆ قۆناغی داهاتووی عێراق چونکە ئێرانیش گرنگە کە لەم قۆناغدا عێراق مستەقر بێ چونکە ئێرانیش بە ئومێدی ئەوەیە کە دانوستانەکانی ڤێننا لەگەڵ ئەمریکا و ئەوروپا بۆ ڕێکەوتناوی پێنجکۆیەک زیندوو بکاتەوە و بتوانێت دوای ئەوەی کە دوای 6 قۆناغ لە دانوستانی ڤێننا گەیشتنە چەق بەستن ئێستا ئومێدێک هەیە لەلایەن نەرمینوانێک هەیە لەلایەن ئێران و لایەن ئەمریکاش بۆی کە بتوانرێت کە ئەفسانەی لەسەر ئێران هەیە هەڵبگیرێن و بۆ ئەمریکاش گرنگی عێراق مستەقر بێت چونکە ئەمریکا لە بەرامبەر بە دۆخی ئەفغانستان بەتایبەت دیموکراتەکان تووشی شتێکی گەورە بوون کە بەم شێوازە لە میکانیزمی شانەوەیان بەسەر ئاسی نێودەوڵەتی کاکارۆف تا چەندە پێ دوایە ئێران لە بەرامبەر ینی ئەمریکادا بۆ نەرمینواندنی لە مەسەلەی ئەتۆمی ئێرانی ژە بەرامبەر ئەمریکا لە عێراق نەرمی بنوێنێەوە تا ڕادەیەک ینی زۆر فشار نەکات بۆ حکوومەتی نوێی عێراق و خواستەکانی خۆی تێجیا نکاتەوە بەڵێ اینجا دەمەویست ئەوە بڵێن کاک هاوڕێک بە شێوکی ڕاستەوخۆ ڕێکەوتنی ئێران و ئەمریکا ڕنگدانەوەی دەبێت بەسەر بارودۆخی عێراق و جگەلەوە پێم وایە کە چونکە ئەمریکا لە ئەفغانستانە بە شێوەیەکی زۆر شپرزە کشایەوە و وێنەیەکی زۆر خراپ بۆ ئەمریکا کێشرا کە ئەمریکا بە شێوکی زۆر وەکو بڵێ ناشارەستانی ئەم وڵاتی جێهێشت ئەگەرچی استراتیژێتی ئەمریکا بۆ خۆیان بڕیاریاندا بوو کە ئەوانی کە داڕێژەری بڕیارن لە ئەمریکا کە گرنگە ئەمریکا لە ئەفغانستانە نەمێنێت چونکە سەرێشەیە و ئەم سەرێشەیە بۆ چین و رووسیا و ئێران بەجێ بێت بەڵام ئەمریکا نایەوێت عێراق دووبارە تووشی کێشەیەکی وا بێتەوە چونکە دیموکراتەکان و ئەمریکا لە ساڵی داهاتوو
بڵین لە بەردەم هەڵبژاردننی میتێرمن کە هەڵبژاردننی کۆنگرێسە و دیموکراتەکان ئێستا لە هەردوو ئەنجومی کۆنگرێس ئەنجومی ایران و ئەنجومی نوێنەران باڵادەستن و زۆرینەن و جگە لە کۆشتی سپی دیموکراتەکان نایانوێت بڵین کۆنگرێس لە دەست بدەن چونکە هەڵبژاردننی ساڵی داهاتووی ئەمریکا کۆنگرێسی ئەمریکا زۆر گرنگە بۆیە دەیەوێت ئیستیقرار هەبێ لە عێراق و ئیستیقراریش لە عێراق بەندە بە ڕێککەوتن لەگەڵ ئێران تاوەکو ئەمریکا و ئێران ڕێک نەکەون بەڕاستی ئێران وەڕەکەی زۆری لە بەردەستە لە ڕێگای ئەو میلیشیانی کە هەینی لە عێراق و میلیشای بەهێز و چەکدارن ئاماژەی پێکرد 170,000 چەکداری میلیشیات هەیە کە بەلایانی کەم دوو لەسەر سێی ئەمانە وەلائین و لەژێر بڵین سێبەری وڵایەتی فەقیها خۆیان پڕچە کردووە و ئێران بە ئاسانی دەتوانێت ئاراستەیان بکات بۆیە پێم وایە ئەمە گرنگە کە ئێمە ئەو حقەتە بزانین کە ماڵی شیعەش بەتەنها ئەگەر ڕێکەون هێشتا ناکرێ وەزیرانێک کاگە کارۆخۆک و دکتۆر تاژ ئاماژەی پێدانی بەدەر لە وڵاتانی کە جەنابێت و دکتۆریش ئاماژەیان پێدا یعنی ئەم جارە وڵاتانی کەنداو یانیمانیژە سەر هێڵن بەڕاستی بە تایبەتی ئێستا ینی جموجوڵێکە بینین کە پێشتر لەلایەن ئیماراتەوە بوو ئێستا قەتەری ژانیاتەوە سەر هێڵەوە تا هەندێک لە بەرپرسانی ئەم هەرێمی کوردستان هەم ینی لایەنەکانی دیکە سەردانی وڵاتاکەن ینی بەرژۆندی ئەم وڵاتانە بە تایبەتی کەندا و بە دیاریکراوی لە نێوانیاندا قەتەر کە تەداخولەکەن لە هەندێک دۆخی وڵاتان تا ڕادەیەک ینی تۆزێ پەشێوی دروستەکەن بۆ عێراق تا چەندە ئەم دەستێوەردانانە لە جێ خۆیان بێەوە تا چەندە بەرژۆندی لایەنێک بشکێنەوە ینی ئەم دەستێوەردانە کاک هاوڕێ ئەگەر دۆخی عێراق بە شێوەیەکی پێشتر بڵین بناقەیەکی فتەوی هەبووە لە ڕووی سیستەم لە ڕووی دیموکراسی لە ڕووی پرۆسەی هەڵبژاردن و دۆخێکی سەقامگیر و مستەقڕی هەبووە طبعا سەروەری عێراق بۆ شێوەیە ناکرێ پێشێل بکرێ و ناکری وڵاتانی ناوچەیی یاخود نێودەوڵەتی تداخلی عێراق بکەن بەڵام چونکە عێراق دۆخێکی زۆر شڵەژاوی هەبووە و هەمیشە وڵاتانە کاریگەریان هەبووە و تێکچوونی ساحەی یاخود گۆڕپانی عێراق بەڕاستی شێوەیەکی زۆر سلبی بۆ ئەو وڵاتانەش دەشێتەوە بۆی ئەم وڵاتانەش دەیانەوێت کاریگەریان هەبێ و جناب ئاماژت پێ کرد لە ماوەی ڕابردوو جنابی سەرۆکی هەرێم سەردانی قەتەڕی کرد و وڵاتانی تری کەندا و دەیانەوێت ڕۆلیان هەبێت لە دروستکردنی حکومەتی نوێی عێراق و لەولاشەوە تورکیا استقلالی تەمیز خەنجەر و محەممەد حەلبوسی کرد و دەیەوێت کە تورکیاش دەیەوێت کە قسەی هەبێ لە بڵین دروستکردنەوەی حکوومەتی عێراق یاخود لە پێکهێنانی کابینەی داهاتووی بۆیە پێم وایە ئەم وڵاتانە لەبەر ئەوە دەتوان کاریگەریان لەسەر پرۆسی سیاسی لە عێراق هەبێت چونکە عێراق خاوەنی سەروەریەکی تەو نییە بەڕاستی و دیارە کە عێراق بۆتە گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانەکان لە پێشتر تێکچوونی دۆخی عێراق شێوەیەکی ڕاستەوە خۆ کاریگەری لەسەر ئەوانیش دەبێت وەکو بینیم لە دروستبوونی داعشە ئەو وڵاتانە هیچیان بەڕاستی بەدەر نەبوون لە شەپۆلی داعش و ئەگەری هەبوو ئەگەر ئەم گروپە تیرۆریستیە زیاتر دەسەڵاتی هەبووە لە عێراق بپەڕێتەوە بۆ ئەوانیش ینی بۆی ئەوان گرنگی دەدەن بە بارودۆخی عێراق بدەیانەوێت کە گۆڕپانی سیاسی عێراق مستەقر بێ و سەقامگیر بێەوە بتوانرێت کە حکوومەتێک بەرپا بێ لە عێراق کە بەلایانی کەم بڵێن تعبیر لە خواستی هەوڵاتیان بکە و بە گوێرەی دەرەنجامەکانی ئەم هەڵبژاردنە ئەم حکوومەتە پێک بێ کە پێم وایە کە بەڕاستی ئەم حکوومەتە کە لە داهاتوو دروستە بێت دەبێ دەرسیش لە حکوومەتەکانی پێشتر وەربگرێەوە دەبێ ئەم ئاستەنگانەی کە حکوومەتەکانی پێشتر بۆتەوە هەر لە گەندەڵیەوە بگرێتەوە بڵێن پراوێزخستنی کۆمەڵێک خەڵک و دروستبوونی میلیشای چ سونی چ شیعی کە بەڕاستی تیر بەشی زۆریان تیرۆریستین و ناکەم لەژێر پەتری دفاعی عێراق یاخود منزومەی دفاعی عێراق وە بە شێوەیەکی گشتی بۆ هەم بۆ عێراق گرنگە و هەم بۆ وڵاتانی ئەم ناوچەیەش گرنگە کە عێراق استقرار بەخۆیەوە ببین. بەڵێ دەست خۆش کارۆخ کاک دکتۆر تا کورد بەسەر چ بەرەیەکدا یەکلا بۆتەوە چونکە بەڕاستی گفتوگۆکان تا ئێستا لە نێو ماڵی شیعەیە و بۆ ئاراستەیەکە گەورەترین کوتە پێک بێنرێ کورد ڕاستە ینی لایەنە سیاسیەکان بۆ نوەکو پارتی دیموکراتی کوردستان یەکلا بۆتەوە بە هەندێک بەرەداوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بامانشەوە بەڵام نێوماڵی کوردی کە بە تاواتی لە ئێستادا لە ڕێخستنەوەیە بە چ بەرەیەکدا یەکلا بۆتەوە بە دیاریکراوی کاک هاوڕە تا ئێستا بڵێن هەم لە ناو شیعەکان و ینی با بڵێن لە ناو سونە و شیعەکانیشە تا ئێستا با بڵێن بەرەیشی وازەح نییە کە با بڵێن کورد پەنای بۆ بەرە بڵێ من لەم بەرەیە ئیتر خۆم
جێژیرەکەم و با بڵێ نەکەونە مفاوەزات بۆەوەی کە وردە حکومەت تشکیل بکەن ئەمە باش شتێکی تریشمان لەبیر نەچیان هەیە زیاد لە 40 مەقعد کە زۆربەی زۆری بڵێن سەربەخۆکانن 40 کورسیان هێناوە یعنی بەڵام پێ دوانێمانە هەرزوو یەک لابنەوە بەسەر لایەنەکانە دکتۆر تۆ خۆت ئەوانەی لە ئاخیرەوەی لەبێت چکە هەمووی زۆربەی زۆری بەرە ئەوە ڕۆیکە بە دوای پۆستێکە سەراحەتەن یعنی ئەمە حقەتێکە کە لە بەقا هەیە زۆربەی زۆری کە ئەو لایەنانە جا چ لایەنەکانت ئەوانەی کە سەربەخۆشن هەرەوەی کە پۆستێک هاتە بەردەمیان خۆیان یەکلاکەنەوە ئەوان وایە بەڵام وەکو کوتلەیەک تا ئێستا هەیە ینی مەسەلەکە ئەوە نیە کە بڵێن سەربەخۆکان بەڵێ شیعەکان بێت یاخود سونەکان بێت لەبەر ئەوەی کە تا ئێستا کوتلەیەکی وازح دروست نەبووە تا ئێستا خلافات هەیە خاصتەن بەرەی فتح و لایەنەتون ڕەوە شیعەکان کە بڵێن حەشد و ئەمانە خۆیان نەگرێتەوە بە تەواوەتی یەکلا نەبوونەوە چۆن بتوانن با بڵێن ئیتارە تەنسیقەکەی کە پێژنیاریان کردووە ئەوان زیاتر با بڵێن بیکەنە کوتلەیەکی گەورە و یاخۆت لە پای ئەوەی کە لە بەرامبەر سەدرەکانە پارتی دیموکرات ئەوەی کە زۆر هین بێت مەسەڵەن ئەوەی کە لابەلا قسەی لەسەر دەکرێ زۆر بیکات لەگەڵ سەدرەکانە نیمچە تەحالوفی شێگر هەبێت یا لێکتێکشتێکی هەبێت بەڵام بەنسبەت یەکێتی نیشتیمانی و لایەنەکانی تر تا ئێستا شتێکی وازح نییە کە چکە خۆ بۆ خۆی تا ئێستا لە ناو شیعە و سونەکانە کوتلەکە دروست نەبووە چبەرێک تەکلیفەکرێ بۆی کە حکوومەت پێک بهێنرێ یاخۆ بڵێن سەرۆک وەزیران دیاری بکرێت و تەکلیف بکرێت بۆی حکوومەت پێک بهێنێت تا ئەوە یەکلا نەبێتەوە و تا ئەوەی کە ڕویایەکی وازح نەبێ مەسەلەن لایەنەکان بڵێن چ پۆستێک وەرەگرن یا ڕۆڵیان شێبی لە ناو حکوومەت چکە تۆ هەنێک بەڕاستی لە پۆست هەیە بە نیسبەت یەکێتی نیشتیمانی و شتێکی بڕاوێ بۆی کە مەسەلەن سەر کۆمار کە کۆمار تا ئێستا هەر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕۆژ ناکەم یەکێتی ینی ئەمە هەرچەند نەگەڕێتەوە سەر ئەوەی کە نەتائیجی گفتوگۆکان و یاخود لە شیعی و سونیەکان چۆن تا چەند گرنگە کورد بەو یەکگرتووی کە داوا ئەکرێ بچێتە بەغدا چکە بەڕاستی گەر یەکگرتو نەبیەوە تا ینی کەرکەرتەکەن و ئەوەی کە ئەتوێ بەدەستی بێنی ینی زۆر کەم لەوە دەستەکەوێت کە هەوڵی بۆدی کاک هاوڕێ تا تۆ لەشۆ بەوەی کە بەسی کورسی بڕۆی لەشۆ بەوەی کە 50-60 کورسیەوە بڕۆی چیتە ناو مفاوەزاتە بەس بەمەرجێ لێک تێگەیشتن هەبێت تەحالوفێک هەبێت لە ناو تەحالوفی کوردیە کە بەڕاستیکەوەی کە لە بیدایەتی دوای 2023 یەکەم هەڵبژاردن کە کرا تەحالوفی کوردستانی هەبوو کە زۆربەی لایەنەکان لە ناو تەحالوفەیە بوو یعنی زۆر مهمە ئەگەر کورد ئەو بگاتە نەتیجی ئەوەی کە ئەو تەحالوفە دروست کات بەوەی کە کورسی هەیە بۆی کە کورسیشی نییە با بڵێن لەناو هەموو لایەنە کوردیەکانە کە لێک تێگەیشتن هەبێت بۆ چەند شەر نییە هەر ئەم با بڵێن ئەم هەڵبژاردننی تریژێتە پێشەوە هەڵبژاردننی کوردستانی شار هەیە قەزی من لێراوەیە کە بەبێتە حالوف بچنە ئەوەی کە با بڵێن مفاوەزاتەوە لەگەڵ کوتلە شیعی و سونەکانە هەڵبەتەوە بزەرر ئەشکێتەوە تەسەوڕەکەم نەتوانین ئەوەی کە لە تموحی لایەنە کوردەکانە وەری بگرین بەڵام تۆ ئەگەر تەحالوفێک هەبێت و لێک تێگەیشتن هەبێت پێشەوەی کە بچنە بەغدا تا حدێک لێک تێگەیشتن هەبێت لە نێوان لایەنە کوردەکانەوە دڵنیام لەوەی کە ڕێکەوتنێک هەبێت ڕێکەوتنێک هەبێت جا ناوێنی هەر شتێک لێک تێگەیشتن ڕێکەوتن تەحالوف هاوپەیمانیشی کوردی هەبێت ئەمانە زۆر گرنگە یعنی کە ئەچیتە ناو مفاوەزاتەوە هەڵبەت و بە قووەتێکی زیاتر ئەچیت بەس نەک ئەوەی کە ڕێکەوتنێکی هەبێت لێرە بەڵام تۆ ژێرا و ژێر بچی لەگەڵ لایەنی لەسەر شتێک لەگەڵ لەسەر شتێکی تر ڕێبکەویت و لە زدی لایەنیشی کوردی تۆ ئیشکە ئەوە نا ینی تەحالوفێک بێ بەڕاستی دیار بێت وازح بێت بۆی هەموو بتوانین بەرژەوەندەکانم پارێزین نە من ئەتوانم پارتی با بڵێن لەبەر چاو نەگرم پاراویست بووین پارتیش ئەتوانێت و بە هەمان شەوەرانەکانی تریش هەمان قسە ڕاستە لەبەرەوە زەڕورێک ئەگەر ئەو تەحالوفە کوردیە هەبێت ئەو هاوپەیمانەتیە هەبێت ئەو لێک تێگەیشتنە هەبێت ئەو ڕێکەوتنە هەبێت دڵنیام لەوەی کە بەرژەوەندەکانی لایەنە سیاسەکان بەپێی ئەو استحقاقی کە وەریان گرتووە لە انتخابات بەرژەوەندەکانیشان ئەپارێزرێ بە مفاوەزاتکردن لەگەڵ لایەنە شیعە و سونەکانە بەڵام تۆ ئەگەر بەسی کورسیەوە بچیت و یا یەکێکتر بە دە کورسیەوە یا بە نۆ کورسیەوە یا بە بەوەنێکە هێناوێتی هەڵبەت دیارە ئەوەش ینی ئەوە نەتیجەکەی ئەنجامێکی باشی نابێت بەتەیشی دوایە ئەمێ دووە پەیام و سەرنجی جەنابەت بزانم دکتۆر تاها هیوادارم ئەم مەرحەلەیەکێ مەرحەلەیەک بێ بەڕاستی ئەوەی کە گرنگە دوجار ینی مەسلحەتی خەڵکەکەیە ینی کۆمەڵانی خەڵکە ئێمە بتوانین ئەوەی کە بەدەستمان هێناوە لە خولەکانی ڕابردوو بتوانین زیاتر پەری پێبین نەک پاشەکشی پێ بکەین و زۆر گرنگە بەنسبەت ئێمەوە بالضبط و واش بێت کە
هەرێم و بەغدا زیاتر دوور نەکەوێتەوە بەڵکو زیاتر لێک نزیک بکەوێتەوە و مەسائلانی کە پەیوەندی بە بوجەوە هەیە و مەسلەی پێشمەرگەیە مەسلەی کەرکووکەکە زۆر گرنگ کە مادی 140 لە کاک هاوڕێ بەڕاستی نابێت ئەمانە لە بەرچاو مساومی لەسەر نەکرێت خاستن پارێزگاری کەرکووکە یعنی ئەمانە هەمووی قووەتی کورد دەرەخات بەیانی کە تۆ هاتیتە سەر و کۆمارە وەزیرەکانە ینی یاسای بودجێ ئەمانێتە پێشەوە کە زۆر گرنگە کە ئەمە تەوافقی سیاسی لەسەر بکرێت چون ئەگەر نەکرێت ینی ئەوەی کە زۆر زەرمەندە کۆمەڵانی خەڵکە و هەرێمە دەرەجە یەکەم کە بەڕاستی مەشتێکی زۆر خراپە هیوادارم کە ئەوانە ڕوونات و هیوادارم بەرەو مرحلێکی باشتریش بڕۆین. دەست خۆش دکتۆر تا سوپاس دەکەم بەڵێ کاک کەرۆخ دووە پەیامی خۆت بگەینی سوپاس دەکەم فەرموو. بەڵێ منیش تاو هاوڕام لەگەڵ بچوونەکانی بەڕێز دکتۆرتەها پێم وایە کورد ئەگەر بەیەک ئەجیندا و بەیەک بڵین داواکاری و لەژێر چەتری تەحالوفێکە یاخود کوردێکە بچێ داوای ئازادکە لەگەڵ لایەنی شیعە یاخود لایەنەکانی تر ئەوە دەستکەوتی زیاتری دەبێت و کورد لە درێژایی ئەم 18 ساڵی ڕابردوو پێم وایە کە سێ داواکاری سەرەکی هەبووە کە بەڕاستی جێبەجێ نەکراوە پێویستە کورد ئەگەر یەکەم جار لە ناو خۆی ناماڵی پێوڕێ خاتەوە و تای هەڵبژاردن تێپەڕێنێ ئێستا هەڵبژاردن کۆتایی هاتووە و یاری هەڵبژاردن تەواو بووە پێویستە تای هەڵبژاردنیش سار بێتەوە و پێویستە لایەنەکان لەگەڵ بنیشمان لە هەفتەی ڕابردوو هەوڵ هەبوو جوڵە هەبوو لە نێوان لایەنەکان و پێم وایە لە داهاتووش ئەم جوڵەیە بەردەوام دەبێت و گرنگە کورد بە ئەجندایەکی یەکگرتوو بچێتە بەغدا و مفاوزات بکات بۆ سێ خاڵی سەرەکی یەکمیان مادەی 140 دومیان کەیسی پێشمەرگەیە سێمیان قانونی نەوت و گازە و لە 2014ەوە خاڵی چوارەمی هاتۆتە سەر کە مۆزوعی بودجە و موچەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بۆیە بە شێوەیەکی گشتی کورد نابێتە چوبەی 2018 دووبارە بکاتەوە و مەجال بدا ماڵی شیعە ماڵی سونە بڵێن پۆستەکانی کورد یەکلا بکەن بەدەنجی ئەوان پێویستە کورد لە ناو ماڵی خۆی ئەم پۆستانە یەکلا بکاتەوە اینجا بەدەنگ یەک دەنجی بچێتە بەغداوە بەڵێن ئەم پۆستان بەدەست بێنێ و خاڵێکی تر کە زۆر گرنگە کۆتا خاڵە پێم وایە کورد وەکو پێکهاتەیەکی گرنگ لە عێراقدا لە دوای 2023 ڕۆڵێکی گرنگی دەبووە بۆ ڕاگررتی باڵانس بۆی بەغدا بەدەستی شیعەوە یاخود وەکو پێشتر بەدەستی سونەوە بەڕاستی دیکتاتۆری بڵێن حکمێکی دیکتاتۆری خۆ نەبینێ پێویست کورد بەڕاستی تەواجودی هەبێت لەم قۆناغەدا پێویستە کورد لە بەغدا بە شێوەیەکی بەهێز تەواجودی هەبێت و ئەو کوردستانەی کە دێنە کورد پێویستە لە ناو ماڵی کوردی شەپشێکی تەوافقی بە جۆرەی بەرکەوتەی هەڵبژاردنەکان. زۆر سپاس بۆ میوانە بەڕێزەکانم کاکارۆ خۆشناو سەرۆکی ئینستیتوتی کوردی ئەمریکی کە لە هەولێر لەگەڵ ما بوو سپاس دەکەم هەروە سپاس بۆ برایزیزمان دکتۆر تا محەممەدەمین ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دکتۆرجین. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.